سڵاو ڕێز بۆ هەموو لایەک خۆشەویستان و عەزیزانی من ئەوە ئەمڕۆ ڕۆژی شەمەیە هاتوین لەگەڵ کۆمەڵێ برادەرە بۆ زاودە پارکی دانهاخ لەوێ بۆ خۆمان دانیشتێکمان ڕێخستووە و کۆمەڵی قسە و باسی شەکەین لێرەیشەوە دیسان ئەمەوێ کۆمەڵی قسەتان بۆ بکەم لەسەر ئەوزاعەکان و لەسەر ئەو شەڕە دەروونەی کە کوڕە دەرمان خۆرەکەی جەلال تاڵەبانی ئەیکا لە دەباشانەوە. جام ناوچەیەش بەڕاستی ناوچەیەکی زۆر شاعیرانەیە، جەوێکی زۆر خۆشە. عەزیزان هیوادارم زاودە پارک ببینن لە دانهاخەکەی ئارام ئەحمەدەوە لە دەشتایەکانی NL. کاتێ لەم دەشتایەکانی NL ئەمەیە لە ڕاستیە، یعنی ئەمە دەشتایەکانی NLە. بەرحاڵ لێرەوە سڵاو ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە. هیوادارم کە هەمیشە لە ئاسوودەوی لە خۆشییا بژین. حرمەتێکی زۆرم بۆتان هەیە. عەزیزان ئەمەوێ بە شتێ دەست پێ بکەم کە سەردەمانی خۆی یەکێک لە شاعیرەکانی ئێمە کە کامەرا موکریە بڵاوی کردوێتەوە لە شیعرەکە ئەڵێ لە خۆبایی بوون لە سەرکەوتنە یان ناو ئومێدی لە ژێرکەوتنە لە ناو دڵێکە پەروەردە ئەبن تیانە بێ مانای ژیان و مردن. ئەگەر تۆپەڵە قاچاقچیەکەی بنەماڵەی تاڵەبانی و بارزانی کە 30 ساڵی ڕەبەقە خەریکی ڕوتانەوەی ئەو نیشتیمانن و خیانەت نەماوە ئەمانە لە مێژوانەیکەن و شەڕی جەلالیەکان و مەلایەکان کە دەیان هەزار ئینسانی ئێمەی لەسەر لە پێناودا کوژراوە ئەم باندە مافیانەیان بەکوشت. ئەگەر ئەمانە پێیان وابێ بەوەی کە دابنیشن و بڵێن وەڵا لاهوری شێخجەنگی وەکو هاوسەرۆکی یەکێتی دەسەڵاتی لەسەنراوەتەوە بەڕاستی ئەمانە سەرکەوتن نین. ئەوە لە واقعە ئەو پەڕی ژێرکەوتن و ڕسواییە بۆ کوڕەکانی جەلال تاڵەبانی و وەلا بەختیارەکان و ئالەم بابەتانە. هەمیشە حەقیقەت لە ڕاستیە ئەدوێت. ڕاستی هەمیشە ئەتوانێت وەڵام بە مۆزوعەکان بداتەوە، کات ئەتوانێت وەڵام بەشتەکان بداتەوە. من دوێنێ شەوی لایڤەکە وتم لە مەکتەبی سیاسیە لە کۆبوونەوەکەیە پاڤێڵی جەلال تاڵەبانی وتوێتی دەسەڵاتی سەرفکردنی پسوڵەی پارە ئەوانە بدرێ بە خۆم. لاهوری شەرجەنگی توێتی بەڵێ فەرموو بۆ خۆت. ئەمە هەموو دەسەڵاتەکانە. من تێناگەم کاتێ لە میدیاکانی یەکێتیەوە یان لە کۆمەڵێک قەڵەمشۆڕەوە باز لەسەرەوەی کاکە هەموو دەسەڵاتەکان درراوە بە پاڤێڵ تاڵەبانی. دەسەڵاتێکی پارتی چییە؟ دەسەڵاتی یەکێتی و پارتی و هەموو حیزبەکان مەسەلە پارەیە. یەک دەسەڵات درراوە بە پاڤێڵ تاڵەبانی دەسەڵاتی پارەیە، یعنی هەموو دەسەڵاتەکانە خۆی لە واقعە. من بە نمونە بابەتان بێنمە بۆی ئینسانە عاقڵەکان تێبگەن، نەک گەجەر و گوجەر و چەورە و گەمژە و پارەخۆر و ئالەم بابەتانە. ببینن ئێوە کاتێککە کاک نۆشوام سەفا کۆچی دوایی کرد، گردەکە و سامانی گردەکە و کۆمپانیای وشە کەوتە دەست کوڕەکانی نۆشوام سەفا. لێرە ئەوان بوون بە بڕیاردەر. هەموو دەسەڵاتەکان هەر ئەمەیە. پارە ئەیا بە میدیا، پارە ئەیا بە فڵان ئالەم بابەتانە، یعنی بڕیارەکەش لای خۆیەتی. کاتێک کە پاڤێڵ تاڵەبانی داوای ئەمەی کردووە کە خۆی سەرپەرشی مەسەلەی دارایی یەکێتی بکە، یعنی هەمەکارەیە. بە نمونە ئەچێدا ئەنیشێ هەر میدیایە سەر بەخۆی بێ پارە بەوانە، ئەوەی سەر بەخۆی نەبێ ئیفلاسی پێیەکا. بە نمونە یەک دنیا لە خەڵکی خەڵتە و سەرسەری و لاتولوتی لەم سۆشیال میدیاکۆ کردوێتەوە بە پارە بە خەریکی سوکایەتیکردن و درۆ دەلەسەرکردنن. ئەمە ئەوەیە مەڵبەندەکان نازانم چیەکان هەموو ئەمانە پارەیان ئەیاتێ کەواتە هەموو دەسەڵاتەکانی ناوێشێتی تەنها مەسەلەی دەسەڵاتی مادیە و تەواو یا بنەماڵەی بازانی هەروە. ئەوە پێتان وایە دەسەڵاتی لاهوری شێخجەنگی و پاڤێڵ تاڵەبانی چییە لە ناوێشێتیە؟ چیان کردووە؟ هەرە مۆزوعانەیە. مەسەلەی میدیایە چوونە ناو خەڵکە، مەسەلەی پارەدانە بە دژە ترۆرە، بە نازانم بە دەستگای زانیاریە، بە فڵانم مەسئول و سەرکردایەتی و ئەملا ئەولا ئەلم بابەتانەیە. هەمووی هەر ئەوەیە. ئینە هیچیشکە لە ئارانێ خۆ ئەتۆم دروست ناکەن. ئەمانە چیەکەن کاکەشینم؟ زۆربەی هەرە زۆری سەرانی پارتی وێکێتی لە نیۆڕۆ سەرخۆشن هەتاوەکو 5-6 بەیانی یا خەڵکی سەر پێخواردنەوەی تێم دەسەڵاتە چێگرتان دەڕاستیە. من لێرەوە بە هەموو کورد ئەڵێم ئەمە مێژوو من هیچ کاتێ پەلە ناکەم لە مۆزوعەکانە. هەڵیەگرم بۆ 6 مانگی تر، بۆ ساڵێکی تر، بۆ 2 ساڵی تر. ئەمانە ئەم قسانەی من هەڵگرن. هی من وتومە هەمیشتۆ من قسە بۆ تاریخەکەم لە حەقیقەتە. قسە بۆ مێژوو ئەەکەم نەک بۆ ئەمڕۆ. ئیتر ئەو مناڵە وردکە و جۆن فرۆش و دەمپیس و بە پارە کڕاوانە کەیفی خۆیانە لە واقعە. لە دوای نەوشوام سەفاوە یەکەم کەسێک کە لە کوردستانە لەسەر هەڵوێستی جەوامێرانەی خۆی جەردەکان، خائینەکان، مافیاکان ئەیانوێ بیخەنە ئەولاوە لاهوری شێخجەنگیە. ئەمە هەڵگرن بۆ مێژوو بەڕاستی. لاهور بووە بە قوربانی ئەو هەڵوێستانەی دژی تورکیا و دژی بنەماڵەی بارزانی و باجی ئەمە ئەدا لە حەقیقەتە. باش نییە فەرقەکە بەڕاستی کابراایك لەسەر دزی بۆ نمونە لە شوێنە دەربکرێ یا لەسەر گەندەڵی ئەوەی بکرێ، بەڵام لەسەر هەڵوێستی جەوامێرانەی سیاسی بۆ ئەوەی کە
دژی شەڕ بێ لەگەڵ پەکەکە بۆ ئەوەی کە لە ئەندامی ئەنجومەنی ناوەند بووە ڕۆشتووە بۆ کوبان و بۆ ئەوانە بەڕاستی بۆ ئەوە جێگەی شانازیە. هەچی دەسەڵاتەیە بۆ پاڤێڵی تاڵەبانی بۆ ماڵ تاڵەبانی بێ هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ. پاڤێڵ تاڵەبانی بەوە نابێ بە سەرۆک بەڕاستی. سەرۆک لە مێژوو کردە لە حەقیقەتان نەک دابنیشی پێدوا بێ بە کۆمەڵێک پەیجەوانی لاتولوت و کۆمەڵێک قسەی قۆڕ و تێهەڵدان لە هەموو بنەماکانی حیزبایەتی وەکو یەکێتیە بنەماکانی مەسلەی کۆنگرە و مەسلەی پەیڕۆ و پرۆگرام و هەموو ئەمانە بخەیتە ژێر پێت و هەر لە خۆتەوە بڕیار بدەیت لە ڕێگەی مەلا بەختیارەکان و ئالەم بابەتانەوە. لەبەر ئەوە ئەگەر لاهوری شێرجەنگی نەک دەسەڵاتەکانی ئەگەر بێت و کە لە بچێش کرێ بیش خرێتە زیندانەوە یان شوێنێکە ترۆریشی کەن ڕاستیەکەی ئەو مێژوو ئەکڕێ. ئەو مێژوو ئەکرێت لە حقیقەتە و ئەو ئەتوانێ بڵێ وەڵام من پیاوێک بووم لەو پیاوانەی کە لە 30 ساڵی ڕابردووە لە دوای نەوە شوێن سەفا بووم بە قوربانی قەناعەت و بیر و باوەڕەکانم. ئەمە زۆر گرنگە بەڕاستی لە مێژووە. بۆیە لێرەوە من وەکو کەسێکی سربەخۆ کە لە هەموو تەمەنی سیاسی خۆمە دژی یەکێتی و پارتی و هەموو ئەمانە بووم دوایش دژی گۆڕان بووم دوای مردنی نەوە شوێن سەفا کە گەندەڵ و دز بووە خۆی کردو بە نۆکەری پارتی و هەمیشەش دژی لاهوری شێرجەنگی بووم. بەڵام ئێستا ئەمە ڕائەگەیەنم کە ئەوەی دۆڕاوە خودی بنەماڵەی تاڵەبانی و پیاوەکانی ناوێکێتیە. من هیچ گەلەیەکیش لە ئەندام و کادر و لە ئەنگران یەکێتی ناکەم بەڕاستی چونکە دڵنیام لە قۆناغێکی ترا کە زۆری نەماوە ئەوانە قسەی خۆیان ئەبێ و یەکێتی گەورەترین باج ئەدا. خۆزگا ئەو لاهوری شێرجەنگیە بەیانی تکتێکی ببڕایە بڕۆشتایە بۆ بەغا یا بهاتەیە بۆ ئەوروپا 1 ساڵ کوردستانی بەجێ بێشتایە. خۆزگە ئەو کاری بکردایە بۆ ئەوەی هەمووتان ناومێدی ئەندام و کادرەکانی یەکێتی ببینن و بزان یەکێتی چ باجێک ئەدا بەدەستی کوڕەکانی جەلا تاڵەبانی و مەلا بەختیار و ئەو کۆنە سەرکردانەی کە 29 دانە ساڵی ڕەبەقە بە ناوی یەکێتی و بە ناوی شەهید و بە ناوی کەسوکاری ئەنفال کراوە خەریکی دزی و جەردەی و ڕاوەڕوتن. لەبەرەوە با ئەمانە دانیش ئەم تەبلیغە بێسەر و بەرانە بکەن. کۆمەڵێک پەیجی بێدایک و باوک و زۆڵ نازانم کۆمەڵێ نووسری خۆفرۆشی وەکو بوار و ئالەم بابەتانە کە ئەوانە هەمووی ئیش بۆ پاڤێڵ و بۆ قوبا دەکەن بە پارە یەندا ئەنیشن مەنجەل لە کورە گرنتن ئاوا ئەکەن. لە ناو مەکتەبی سیاسیە ئەو ڕۆژە لاهوری شێرجەنگی بە پاڤێڵ ئەڵێ کوا ئەوسی خوڕی کە لە ماڵی مەمجەلە لە گیراوە بیهێنە بۆ ناو مەکتەبی سیاسی با بزانین ئەمە چیە ئەو قسانەی کردووە. پاڤێڵ ئەڵێ وەڵا ئەوسی خوڕە پەشیمان بۆتەوە ئێستا وازی هێنا و قسە ناکە و ئەلەم بابەتانە ئەوە ڕاز نەبوو. ئەمە شەرمەزاریە. بەڵام یەک پیاوی بە شەرەف نەبووە لە ناو مەکتەبە سیاسەکانە بڵێ ئەی باشە لا پاڤێڵ تۆ بۆ درۆ کردووە زەحمەت نەبێ کوا ئەو جاسوسە زەحمەت نەبێ. جا بزان کە ئەم هەموو درۆدە لە سەر ڕیاکاریە ئاوایە. با هیچ کەسێ ئەزانم ئێستا پاڤێڵ و قوباد و ئەوانە یەن مانگە دوو مانگ کۆمەڵێ پارەی دزی و تاڵانی سەر مەرزەکان و قاچاقچێتی و ئەمانە هی دەرمان ئەبەخشنەوە بە کۆمەڵی خەڵکا و بەم مەڵبەند و بۆ مەڵبەندا بۆی خەڵکەکە بکڕن. بەڵام ئەمە مانگە دوو مانگە خوا دوای ئەوە اینجا ئەشنەوە سەسکەکە ئەوان ناتوان هەتایە ئەم پارەی دزیە ببەخشنەوە بە کۆمەڵی خەڵکا بۆ ئەوەی کە وەلای خەڵک بۆ خۆیان بکڕن. لەبەرەوە ئەو شتانە لە لای کەسانێک کە بەڕاستی سیاست دەکەن هیچ کاتێ ناومێد نابن. من خۆم باشە زانم ئەگەر بە نمونە ئێستا لە هەوی شێرجەنگی ناومێد بێ لە مۆزوعانە بەڕاستی کارێکی خراپەکە لە حەقیقەتە. من پێم وایە وەلێرەوە من هەرچەندە هیچ پەیوەندیەکی دوور و نزیکیم لەگەڵ لاهوری شێرجەنگییان نیە و دەنگم پێی نەگەیشت و دەنگم پێی ناگا بەڵام هیوادارم لێرەوە دەنگی منی پێ بگا کە بەو پەڕی ئومێد و هیواوە بەرامبەر شتەکان ڕابوەستە. لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیاە بیت مادەم تۆ بووی بە قوربانی بیر و باوەڕ و قەنەعەتەکانێ مادەم نەچوویتە سەنگەری خیانەتی بنەماڵی بازانی و تورک و بنەمای جەلا تاڵەبانی من پێم وایە بە قازانشتە. حتا لە ناو زۆربەی هەرە زۆری کادر و ئەندامانێکێتیا خۆشەویست دەبیت. مێژوو دروستکردن ئاوایە لە ڕاستیە. کاتی خۆی حیزبی بەشەفیق باڵی با بڵێن ترۆتسکی و بلیخانۆف و ئەوانە کە وەختێک کێشیان لەگەڵ لینین دروست کرد لە کۆنگرەیە ئەکسەریەتیان دژی لینین ڕاوەستان. لینین هیچ چارێکی نەما هەستا پێڵاوەکانی لەسەر مێزی گفتوگۆکان دانا و خۆی چووە دەرەوە. بەڵام لە دوای مایەشی کورد ئەو کۆنگرەیە هەڵوەشە وەلینین بووە بە کەسی یەکەم وەلینین بووە بەڕابەرێکی مێژوو لە مێژوو یەکێتی سۆڤێت و لە مێژووی بەشەریەتە بەڕاستی. باشە ئەمە هەر ئاوایە یعنی زۆر جاران لە مێژووە ئینسانێک ئەبێ بە قوربانی ئەو هەڵوێستانەی کە هەیەی لای من هەڵوێست جوانە سەرۆک ئاسانێکێتی سێ خەڵک سەرۆکی بێکاکە من کۆکوتم هەمیشە دژی لاهور بووم ئەو لاهوری شێرجەنگیە کاتێکیش کە کادرێکی کێتی بۆ من هەردژی بووم بەڵام هەر هەڵوێستی هەبوو لە بەرامە کۆمەڵە مەوازە
باشە من باسی مەسائلی گەندەڵی بێرەوبەرە ئەو ناکەم بڕواتانە بێ کورد هەمووی لە گەندەڵیەوە ئاڵاوە من چەند جاروتومە لەم ئەمی سەردامەیە لەم دانهاخی کە ئێستا منیتیام و لەم پارکەیە کە قسە بۆ ئێوەکەم بە سەدان کورد هەیە هەمووی بندیواری پارتی و یەکێتیە خوات باشە یعنی گەندەڵیان هێناوەتە ناوجەرگەی ئەوروپا بە درێژای ئەم 30 ساڵی ڕابردوو لە ئەمریکا و لە ئوسترالیا و لە کەنەدا بڕۆن ببینن کە بە هەزاران هەزار کورد لەم ئەوروپایە هەن هەر هەمووی پارەی تاڵانی دزی ماگانە وەریەگرن سۆشیالەکە وەرەگرن ئەچن ئیشی ڕەشەکەن باشە بێدەنگیشیان هەڵبژاردەوە هیچ سوودێکیشیان نییە لە حقیقەتە تەنها بۆی بڵن بشی کاک لاهور یا بڵن بشی کاک پاڤێڵ بڵن بشی بنەماڵی بازانی تەنها لەبەر ئەوە لە حقیقەتە لەبەرەوە کۆمەڵگای ئێمە لە واقعا گەندەڵ بووە کێ پارەی هەبێ ئەچن دوای ئەوانە ئەکەون من دەمێکە هاوارەکەم دنیای ڕۆژنامەنووسی ئێمە بە قوڕ گیراوە ئەخلاقیەتی سیاسی و کۆمەڵایەتی نەماوە بەڕاستی تەواوی نووسەران و شاعیران و هونەرمەندان و ئەمانە خۆیان فرۆشە بەم دەسەڵاتە سەخیفە کە لە باشووری کوردستانە هەیە کە پارتی وێکێتیە ئەگەر پیاوێکی جوان و جوامێر هەبێ بە هەمویان ئەیانەوێ ئەچیکن من چەندین جان نمونەم بۆ ئێوە هێناوەتەوە وتومە لەشکری داگیرکێر ئەیان بەسەر گوندێکە چی کچیتایە هەمووی لاقەکەن و تعدایان لەکەن یەک کچی ئازایتیابێ خۆی نایە بەدەسەوە کە لەشکرەکە ئەگەڕێتەوە هەموو کچە ئەتکراوەکان ئەیانەیە بە زۆر ئەو کچێژۆک خوان ئەتکن چۆنەڵێ بیکەن بەژن یا پەردەی بەکارەی نەمێنێ باشە لەبەر ئەوەیە لە ناو دنیای ڕۆژنامەنووسیە ئەگەر ئارام ئەحمەدێکی جوانی تابێ ئەیانەیە وای لێ بکەن چونکە خۆی نایە بەدەسەوە دەڕاستی درۆی بووە پێشنەوە ئەگەر لاهوری شێرجەنگیەک لە ناوێکێتیا هەبێ هەڵوێستێکی ئابڕوومەندانەی هەبێ دژی تورکیا و دژی بنەماڵی بازانی و دژی تاگڕەوی بنەماڵی بازانی تابان هەمویان گەل لە کۆمەشێریەکەن بۆی بدەن بە عەزا لە حقیقەتە بۆیە من لە هەموو لایڤەکانە قسەی خۆم هەبووە و پێم وایە ئیرادە زۆر مهمە و ئەگەر ئەم تۆپەڵە مناڵی دەوری قوباد و پاڤێڵ پێیان وە بێ بەمەگرەوەکە بنەوە بەڕاستی باجێکی خراپ ئەدەن جا ئەمڕۆ یا سپەی ئەوە بۆ من ئەو بۆ مێژوو لەبەرەوە لێرەوە پەیامم بۆ هەموو ئەوانە هەیە کە لە ئەنگلی لاهوری شێخجەنگین هیچ کاتێ ناومێد مەبن بەڕاستی ئینسانی ئازا ئینسانی خاوەن مێژوو ئینسانی بەشەهامەت ئینسانێ بەڕاستی کە لانی کەمی دە کتێبی خوێند بێتەوە لە هیچ کاتێکە بەڕاستی چۆکدا ناداو بە پێوە ئەمرێ ئینسانێکە بەڕاستی کە لەسەر حەق بوو ئیلا سەر ئەکەوێ مەگەر دوابکەوێ بۆ نمونە چەند مانگ یا ساڵ ئالەم بابەتانە بۆیە ئەو کەسانەی کەنانی ڕۆژە خۆن ڕۆژانێک گێت کە ئەبن ئەچنە ناو تەنەکەی خۆڵەوە و ئەبن بەڕابردوو و ئەوەی کە ئەمێنێتەوە تەنها و تەنها هەڵوێستی جوامێرانەی ئەو ئینسانانەیە کە بە هەڵوێستی ئابڕوومەندانەوە ئەژین و هیچ کاتێ تەنازل ناکەن و چۆک دۆنادەن و خاوەنی ئیرادەیەشی تەواو کامڵ و پیاوانن و وەکو خۆیان بەسەربەزی و بەسەرکەوتوی ئەمێننەوە بەڵام هەموو ئەو پیاوە بچووک و قەزەمانەی لە مێژوەیە کە چۆکدا ئەدەن کە بێ ئیرادەن بەڕاستی دڵنیام لەوە کە ئەوانە هەر پیاوی بچووک بوون و ئەوانە قەت گەورە نابن و ئەوانە قەت نایبنەوە لە حقیقەتە تەنها و تەنها وەکو کەمتیار دانیشتون لە شوێنێکەوە پارەیشان ئەدرێتێ چۆکیان داداوە ئەو تۆزە پارەیە ئێن بەلەوەڕ و ئەیخۆن ئیتر ئەزان مێژووی بەشەرەکان تەنها مەسەلەی خواردن و مەسەلەی سێکس و ئالەم بابەتانەیە ئەوەی کە پێڵێن فیزیۆلۆژیە شتێکی ئالەم بابەتانەیە لەبەرەوە من داوا لە هەموو ئەوانەکەم کە لایەنگری لاهوری شێخجەنگین خاوەنی ئیرادە بن و سێرێکی ئەم جوێشکن کە ئێستا ئارام ئەحمەدی تیا لەگەڵ ئەو ڕەفیقانەیە لە زاودەپاشی دانهاخ و دەشتەکانی NL-ەوە لەگەڵتانایە خاوەنی ئیرادە بن بەخەڕێ ئەوە مەچن چوار گەمژەی نەخوێنەواری وەکو پاڤێڵ و قوبادە دز دانیشتون کۆمەڵێشتەکەن و ڕیکلام و ئای دەسڵ هەر بۆ تۆ دەساتە پاڤێڵ تاڵەبانی بڕۆ بزانم چیەکەیت باشە وەڵڵا من لاهوری شێخجەنگی بووم وایە لە ئەوەڵەوە ئەم قسانم کردو خۆشەویستان دوو سێ ڕێگەم بە چەک پەلامارمەدان ئەگەر نا یەکێتیم ئەکرد بە دوو بەشەوە هەر ئەمڕۆ ئیعلانی ئەەکەم ئەڵێم ئێستا یەکێتی نیشتیمانی منم و منم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و داوا لە تەواوی سەرکردایەتی یەکێتی و ئەندامانی مەکتەبی سیاسی و تەواوی کادر و ئەندامانیەکەم لەگەڵ مناوەرن ئەمە یەکێتی ئەسڵا نەک ئەو یەکێتی فرۆشاوی ماڵتاڵەبانی کە فرۆشیانە بە بنەماڵی بازانی من بم ئەماکەم ئەمە دوو ڕێگە ڕێگەی سێهەم ئەگەر ئەمانە هیچی نەکەم هەڵ ئەسم یەم بۆ ئەوروپادا ئەنیشم دەستەکەم بە کاری خۆم بەڕاستی کاری سیاسی خۆمەکەم لە شوێنێکە هەموو ئەم مۆزوعانە هەڵەگەڕێتەوە چونکە بۆ لەبەر ئێمە کۆتایی مێژوو نییە ئێمە تەجروبەی سیاسیمانەیە ئێمە خوێنەوارین لە حقیقەتە من خۆم لە تەمەنی 16 ساڵەییەوە بەسەر کتێب باخەونوشکە ئەم باتەوە لەبەر مۆم و لەبەر چرا قوتولە و لەبەر چرای نازان
نازانم چیە کتێب بخوێندوێتەوە قابلە کەسانێک وەکو ئێمە کە شارەزای مێژووی بەشەریەتین شارەزای هەموو شۆڕشەکانی چین و ماۆ نیکاراگوا و نازانم ڤێتنام و یەکێتی سۆڤێت و ئەوروپای شەرقی و چودا هەموو ئەم مێژوانی کە مێژووی هەموو شۆڕشەکان و هەموو تەفەکوورەکان و هەموو ئەو قوتابخانە فەلسەفیانەی کە هەیە شارەزای هەموو ئەمانەین قابلە دابنیشین پێمان وای بەمە کۆتایی مێژووە ئەمە کۆتایی مێژوو نیە بەڕاستی دەی من بەخواتان ئەسپێرم حرمەتم بۆتان هەیە و ئەم لایڤم لەم باخا بۆ ئێوە کرد ئەمڕۆ هیوادارم کە هەمیشە ساخ و سەلامەت بن و وەکو ئارام ئەحمەد کە ئێستا لەم جەوە خۆش و ئارام و ئەم جەوە پاکایە ئێوەش لە جەوێکی پاک و جەوێکی جوانە بن و ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە و خواتان لەگەڵ بێ عەزیزانی ئارام ئەحمەد بەخێرچن